گەڕانەوەی شکۆی مامۆستا. ئێرە ئەو شوێنەیە کە لە ساڵی 2018 بەشێک لە مامۆسایان و فەرمانبەرانی شاری هەولێر ڕژانە سەر شەقام و لە چۆڕیانی ماوزەکە دەنگی ناڕزایەتیان لە بەردەم دواکەوتنی موچە و سیستەمی پاشەکەوتی موچە هەڵبڕی، بەڵام لەلایەن هێزەمنیەکانەوە مامۆسایان بەرشەق دران. لە ئێستادا حکوومەتی هەرێم بە پلانی موچەیەک وەرگرە و موچەی مانگی داهاتووشت بە تەمای خوا کار دەکات و مانگانە بەم شێوەیە موچە دابەش دەکات. هەر بۆی ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی ڕایدەگەێنن ئیتر بەسە گەندەڵی و دزینی موچەی مامۆسایان و فەرمانبەران. مامۆسایان کە هاوشێوەی تەواوی موچە خۆران قەرزێکی زۆریان لای حکوومەتە کە داواشی دەکەنەوە بە پاساوی خۆپیشاندانی بێمۆڵات دەستگیر دەکرێن و دەخرێنە زیندانەوە. ئێمە دەڵێن دەسەڵاتی کوردی 29 ساڵە تۆ گەندەڵی 29 ساڵە هەموو گیانت برینە، ئێمە خەمخۆرین دەمانەوێت ئەو برینەت بۆ چارەکەین جێمان لێ بگرە کەسی شاو لە شوێنی شاودانێ ئەو موچەی کە 27 ساڵەوە بەتایبەت لە 2004 دوای ڕووخانی ڕژێمی سەدام زۆرترین داهات ڕووی لە کوردستان کردیەوە، ئەو پارانەتان بردیتە دەرەوە بیهێننەوە. بەس دەڵێن موچە بەس ئەوە نییە موچەی مانگێکم دێ و کۆتایی پێ بێ. 28 ساڵە گەندەڵی هەیە، 28 ساڵە ڕازنین لەگە خەڵک، 28 ساڵە خەڵک دەچەوسێنەوە، 28 ساڵە زیندانی سیاسی هەبی لە کوردستان. ئەمە کارە سادە. ئێمە کە داوا دەکەین بەس مامۆستایانیش نین، فەرمانبەرانمان لەگەرە، پۆلیسمان لەگەرە، خەڵکەچی لە هەموو دام و دەستگا وەزارەتەکانمان لەگەرە، داوای مافە سەرەتاییەکانی خۆمانە دەکەین. هاوڕێیان حکومەت ئەمە یەک پەیامان بۆ تۆ هەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی ئاینیەوە، لە ڕووی عەشایریەوە، لە ڕووی ئەلمانیەوە، لە ڕووی هەرچی کە تۆ ناوی لێ کاکە تۆ قەرزاری ئێمەی 5 ساڵە قەرزارمانی، ئەو ساڵ 2020 4 مانگە قەرزارمانی، یعنی ئێمە داوای حەقی خۆمان بکەین وەکو برادرانی دۆ بژیرین، یعنی لەکوێی دنیاشتی وایە. فەرمانبەران و مامۆسایان زۆر جار بە ناچاریەوە لە کاتی دواکەوتنی موچەکانیان پەنا دەبەنە بەر شەقام و ناڕزایەتی و خۆپیشاندان و حکوومەتیش لەژێر فشاردا موچەیان بۆ دابین دەکات. هەر کاریگەری خۆپیشاندانەکان بوو لە مانگی ئازاری ساڵی 2018 بەشێک لە پاشەکەوتی موچەی لەسەر فەرمانبەران هەڵگوت. پاشەکەوتی موچە لە هەرێمی کوردستاندا نەهێڵین. بۆ ئەم جارش مامۆسایان دەڵێن ئێمە داوای یەک موچە ناکەین، بەڵکو داوای چیدی دوانەکەوتنی موچەکانمان دەکەین. داواکاری ئێمە تەنها لەو مانگەینە، داواکاریمان هەیە موچەی هەموو ئەو موچانەی کە لە ڕابردوو لایەو دەسەڵاتەیە بگەڕێنە بۆ موچە خۆران و بەدانی ئەو موچەیە ئێمە سار ناکاتە لەوەی کە لە ساڵوێستەکەمان بەردەوام بێت. ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی هەولێر هۆشداری دەدەنە حکوومەتی هەرێم ئەگەر هەر لێکەوتێکی خراپ لەسەر پرۆسەی خوێندن و تاقیکردنەوەکان دروست ببێت لە ئەستۆی حکوومەتی هەرێم خۆیەتی، چونکە ناکرێت مامۆسایان بێ موچە دەست بە تاقیکردنەوەکان بکەن. مامۆسایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەشێکی زۆری ژیانیان لە قوتابخانە و فەرمانگەکان بەڕێ کردووە و بەشێکی تری تەمەنیان لەسەر شەقامەکان بەڕێ کردووە بۆ داواکردنی ماف و شایستەدارەیەکانیان. حکوومەتی هەرێمی کوردستان دوای 29 ساڵی حکومڕانی تا ئێستا نەیتوانیوە موچەی فەرمانبەرەکانی بە تەواوەتی دابین بکە. هەر بۆیە لە شاری هەولێریش دوور نییە دووبارە مامۆسا و فەرمانبەران بڕژێنە سەر شەقامەکان بۆ داواکردنی موچە و شایستەدارەیەکانیان. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.